مالك بخار وخێزانەوە بەلا کولۆرکەوە بۆ گەورە و بچکەوە. ڕووداوە کە سەعات 5 ئێوارە بوو بەیانەکەی باوکم و ئەوان چوون بۆ بناری قەندیل بۆ ئەوەی شتەکان ئاو بدەن سەوزایی هەما باخمان هەبوو لەوێ ئیتر ساعت 6 تقریبا بەڕێکەوتن حوتی بەیانی باوکم و براکەم و دایکم و براژن و دوو مناڵیان بوون لەگە کوردی خوشکم تر ئێوارە کە تایارە لێدان و ینی بردومانی کردن خوشکم کوردستان لەگەڵ باوکم عەبدوڵڵا و باوکم لەگەڵ هەریاد دەست بەجێ گێنیان لە دەستدا و تەواو بوون تەرمی باوکم و کوردستان ساعت 12 شەو وەرماگرتەوە لە ڕێگە نەبوو بچین عنێ کە ئێمە چمان فڕۆکە هەر لێ بوو ڕەمیە کرد ئیتر ساعت 12 تەرمی ئانواگرتەوە زۆر کەم ما بۆ لێی هەمویان سوتا بوون بەشێکی زۆر کەمیان مابوو تەنها هەریاد بە ساغی مابوو بەڵام زۆر ساچمەی شوێنی ساچمە و برینی پێوە بوو بەس باوکم و کوردستان بە تەواتی سوتا بوون بە تەواتی ون بوون کەس ئەناسینەوە تەنانەت کوڕەپورەکەم وتی بە حاستە من ناوتی نەمناسینەوە بەس لە ئاڵلقەکەیان لە قاچیان نووسراوە کوردستان هەر عەبدوڵڵا تر ئاوا وەڵاهی ئێمە داوا دەکەین ئەو بردمانان ڕابگیرێن خەڵکی سڤیل دەکرێتە ئامانج هەموو جارێک حکومەتی بەحسی هیناینە خوارێنێ قورت و پاوێ ئاویشکەرەوەی ئەو جاریش حکومەتی ئەوەن وازیان لێ نانێ ئێکی ماڵەکێ تێ دەخۆڕا دەبینی دەڵێ دەچوە سەر مەنتیقەی خۆ ئەو تەڵ خۆ دەژێنم ئەوان لێیان دەکەن ئەویان لێکردن ئەو کوشتارەیان لێدانان خۆ نەچوونە دەزیێ چوونە سەر مرک و وڵاتی خۆ تەورە بڕێ بکەن تورکیا ئەوە ئیشە هەموو ساڵان کوشتارەکێدا دەنێ لە کورتەکێ هەموو ساڵان حالەمێ بە کوش دەدا ئەو هەموو عالمە ئەوەندە نەفەری دەدوێ نێوارێ کوشتونە خوا دەچنە سەر مەنتیقەی خوا دەچنە سەر وارستانی خۆ ناچنە ئەتاڵان و تورکیا لە حکومەتی باشی خەراترە ئەرێ وەڵڵا حکومە هەردەنگە حکومەتی باشی دەرچۆ تازە هەموو کورد ناجێ بوو بەڵاوەتە حکومەتێکی دی باشی دەنگەیە سەرێ ئەوە سەر حکومەتی باشیە